من دكتور میران مولود محەممەد پسپۆڕی نەشتەرگەری شەویلگەوڕ ئەمڕۆ بەشداریمان کرد لەم ئیڤنتەیە کە لە سمارت کرا بۆ ئاڵوگۆڕکردنی زانیاریەکان لەسەر شێرپەنجەی خودەی دەرەقی. گرنگترین ئەو خاڵانە ئەوانەیە کە بەشداریکردنی چەند کەسانێک بوو لە دەرەوەی وڵات ئەوە زۆر باش بوو بۆ ئاڵوگۆڕکردنی زانیاریەکان و تازەترین داهێنان کە لەم بوارەیە کرابێت. بەڕای من زۆر باش بوو لەبەرەوەی چەند کەسانێک بەشداریان کردبوو و نوێترین زانیاری لەم بارەیەوە باس کرا و ئەو گۆڕانکاریانەی کە بەسەر زانیاریەکانە هاتبوو هەموویمان بینی. بەنسبەت کاتەکەی زۆر کەم بوو. هیوادارم لە ئیڤنتەکانی داهاتووە کاتەکانی زۆرتر بێ بۆ بەشداریەکی زۆری کەسانی تر پێ بکرێت لە دکتۆرەکانی تر پسپۆڕیەکانی تر و زیاتر فراوانتر بکرێت بۆ ئەوەی زانیاری زیاتر وەربگرین.